سلااوان لەبێت دیارە ئەمڕۆ گرژێک لە نێو لقی هەولێری بەرەی تورکمانی دروست بووە خوێندنەوەی جیاجیا بۆ ئەو گرژیە خراوەتە ڕوو ئێمە بە دوواداچوونمان کرد سەردانی بارگای لقی هەولێری تورکمانیمان کرد زانیاریەکان ئەوەن کە ئێوارە لە کۆبوونەوەیەکی ئاساییدا دەمەقاڵەیەک لە نێوان سەرۆکی لقی هەولێری بەرەی تورکمانی و ئەندامێکی دەستەی کارگێریە بەرپرسێکی ئەو بەرەیە ڕووی داوە دیارە دەمەقاڵەیەکە لەسەر کار و پرۆژەکانی ئەو بەرەیە بووە لە دوای هەڵبژاردن واتە بەپێی زانیاری خۆیان کە بە ئێمەیان ڕاگەیان ئەو دەمەقاڵەیە هیچ پەیوەندی بە ئەنجامی یاخود خراپی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە نەبووە چونکە بەرەی تورکمانی بۆ ئەم هەڵبژاردنە 113 دەنگ زیادی کردووە بە وتەی خۆیان ئەو دەمەقاڵەیە کە ڕووشی داوە هیچ تەقەیەکی تێدا نەکراوە هیچ بریندارێکیش نییە تەنها شەڕێکی بچووک یاخود تێکدا هەڵچوونێک بووە و دەمەقاڵەیەکە تا ئاستی بە شەڕهاتن بووە ئەمە ڕووداوەکە دیارە دوو ڕوودا ڕوویداوە دوو بابەت هەبووە کە دەوترێ بریندار و ئەو بابەتانە لە هەشتی مانگەیش لە کاتی کۆتاییهاتنی بانگەشەی هەڵبژاردن ئۆتۆمبیلێک دەچێتە بەردەم بارگای لقی هەولێری تورکمانی فلێکسەکان دەبات کاتێک کە کارمەندێکی ئەو بارگایە پێی دەڵێ نابێ بیبەی ئۆتۆمبیلەکە ڕادەکات و بەسەر قاچی بەسەر پێی ئەو کارمەندا دەکەوێت و پێی دەشکێت و بریندار دەبێ ئەو کارمەندە دەگەندرێتە نەخۆشخانە و ئێستا بارودۆخەکەی جێگیرە ینی دوو ڕووداوی لە نێو بارگای تورکمانی ڕوویداوە بەڵام ڕووداوەکان تێکەڵ کران و ئەمڕۆ زۆر گەورە کرا واتە دوو ڕووداوی جیابوون ئەوەی ئەمڕۆ بەڵێ دەمەقاڵەیەک هەبووە لە نێو بارگاکە و لەسەر کار و پرۆژەکانی ئەو بەرەیە بووە لە دوای هەڵبژاردن کە چی بکەن و چۆن سیاست و خزمەت ئەو بابەتانە ینی کۆبنەوەیەکی ماگانە یاسایی بووە ناکۆکێکەش لەگەڵ سەرۆکی لقی هەولێری بەرەی تورکمانی کە هەم ئەندامی مەکتەب سیاسی بەرەی تورکمانیشە ئەمە دوای زانیاری ئەو ڕووداوەی یاخود ئەو شەڕ دەمەقاڵەیە کە لە نێو بەرەی تورکمانی هەولێر ڕوویداوە ئەمە دوای زانیاریە کە من وەکو ڤار میدیا بە دوواداچوونمان کرد و زانیاریەکانمان پشتڕاست کرد.